ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 دوا ڕۆژی هەفتەیە بەڵام ئێمە پڕوزەین لە بەرەوەی کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر سەرنجڕاکێش و چێش بەخشمان بۆ ئامادە کردوون جگەلەوەش هەواڵە ناوخۆی و جیهانەکانیشمان وەلانە ناوە ئێمە گرنگیش بەو هەواڵانین هەم لە ناوخۆ هەم لە جیهانیش بێگومان ئەگەر بینەری ئەم کاتژمێرەی ڕۆژباش بن هەموو ئەو بابەت و زانیاریانە ئەبینن و سوودی لێبین و پڕ زانیاریە بن بۆیە ئەمڕۆ من و سۆڤان هەوڵەیەین لەو کاتژمێرەیە بتوانین زیاتر لە تەوەرێکیش باس بکەین لە بەرنامەکەیە کە ئەو تەوەرانەژێکێکیانەوەیە کە ئازانین بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆرێک لە سێکتەرەکانی ژیان یاخود زۆرێک لە دام و دەستگا و یەکە ئیداریەکان هەمووی کارەکانیان وەستاوە جگە لە هەندێک شوێنی تایبەت نەبێ بەڵام زۆرێک لەو شوێنانە هەوڵیان ناوە بە شێوازێکی تر کارەکانیان بکەن کە سوود لە بارودۆخەکە ببینن و هەم ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و هەم سوودێکیش بە کۆمەلگا ببینن لە ڕێگەی خۆیانەوە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. سڵاو هاژا سڵاو بینەر و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 وەک هەمیشە هیوادارم لە هەر شوێنێک تەندروست لەشساڵ و حاڵی دڵەکانتان باش بێت. دوێنێ زۆر چاوەڕێمان کرد بۆی کە بزانین ئەو بڕیارە کە بڕیاری کۆتایی بوو کە چاوەڕێمان کرد بزانین قەدەغەی هاتوچۆ و ئەوە ڕێنمایەکانی هاتوچۆ دەگاتە چ شوێنێک کە ئەوە بوو بڕیاری وەدراوە کە تا 2.5 قەدەغەی هاتوچۆ بەردەوام بێت بەڵام بە ڕێکاری جیاوازتر و ئاسانکاری کراوە ئاسانکاریەکەش بەواتای ئەوە نییە کە قەدەغەکە شکێنراوە بەڵام لە چەند ڕێکارێکی نوێ بۆ ئەوەی کە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێت قەدەغەی هاتوچۆ بەردەوام دەبێت تا ئەو کاتێک کە دیواری خۆپاراستن یاخود دیواری ئەو هێرشەی کە کۆرۆنا ڕووی تێمان کردووە بچەوتر ببێت و زەپەرمان پێ نەبات و بۆیە دەکرێت بڵێن کە پابەندبوونی ئێوە لە ماڵەوە مانەوەتان یەکێکە لە گەورەترینی ئەو دەستکەوتانەی کە ئەکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ڕووی کردو تا هەموو وڵاتانی جیهان بەگشتی زۆربەی نەک هەمووشی زۆربەی لە 200 و چەند وڵات زیاتر تێپەڕیوە دەکرێت ئێمە بەمانەوەمان لە ماڵەوە و پابەندبوون بۆ ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆماندا ئەنێت بتوانین ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببینەوە و ئەم کاتژمێرەش لەگەڵ ئێوە بین بە کۆمەڵی بەرگە و بابەتەوە. فەرموسۆڤان کورتێ لە هەواڵەکە. حکوومەتی هەرێمی کوردستان پشووی دەوامی فەرمانگەکان تا 2 مانگی داهاتوو درێژ کردەوە. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان با سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانس کۆبۆ لە کۆبوونەوەکەدا سەرۆکی حکوومەت ڕایگەیاند. هەڵدەدەین بارگرانی لەسەر خەڵک سووک بکەین بە شێوەیە کاریگەری لەسەر ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان نەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دا پشووی دام و دەستگاکان تا ڕۆژی 2 مانگی داهاتوو درێژ بکرێتەوە. پارتی دیموکراتی کوردستان ڕای دەگەێنێت ئەو هێزانەی ڕەوانەی زێنێوەرتێ کراون بە هیچ شێوەیەک پەیوەندی بە ئەوانەوە نییە. مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕاگەیەندراوێکی لەبارەی ڕووداوەکانی زێنێوەرتێ بڵاو کردەوە و ڕایگەاند ناردنی هێزی سەربازی هاوبەشی سەر بە وەزارەتی پێشمەرگا بۆ زێنێوەرتێ لە چوارچێوەی ڕێگری بووە بۆ خۆپاراستن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا. ئاماژەی بەوەش کردووە ئەو هێزانە سەربار وەزارەتی پێشمەرگن و هیچ پەیوەندیەکیان بە پارتی دیموکراتی کوردستانەوە نییە و پارتی بە هیچ شێوەیەک تەرەف نییە کە بەداخەوە چەند کەسێک لە ناو یەکێتی هەن دەیانەوێت ئەو بابەتە و زۆر بابەتی دیکە بە حزبی بکەن. یازدە توشبووی دیکە بە کۆرۆنا لە هەولێر چاک بوونەتەوە. بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر ئاشکرای دەکات 11 توشبووی دیکە بە ڤایرۆسی کۆرۆنا دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی بە تەواوی چاک بوونەتەوە و باری تەندروستیان تەواو جێگیر بۆتەوە و تەواوی پشکنینەکانیان بۆ کراوە دەرەنجام نەگەتیڤ بووە و بڕیاری شاڕەوانەی ماڵەوە بکرێنەوە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر کۆی گشتی چاکبوونەوەی توشبووانی کۆرۆنا گەیشتۆتە 89 کەس و باری تەندروستیان جێگیرە و ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە.
کەسێک لە سلێمانی و دوو کەسی دیکە لە پارێزگای هەڵەبجە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەاند دوای پشکنین و گەڕانەکان دەرکەوت دوو کچی تەمەن 14 و 18 ساڵان لە پارێزگای هەڵەبجە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. ئاماژەی بۆش کردووە هەردوو کچەکە توشبووەکان بەرکەوتنیان لەگەڵ دایکیان هەبووە کە ئەویش پێشتر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. هەروەها وەزارەتی تەندروستی توشبوونی کەسێکی دیکەی با ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی ڕاگەاند کە دانیشتووی دەربەندی خانە و بەرکەوتنی لەگەڵ توشبووی پێشوودا هەبووە. قەدەغەی هاتوچۆ لە عێراق تا سەرەتای مانگی ڕەمەزان درێژ کرایەوە. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق 15 حاڵەتی دیکەی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند. هاوکات لیژنەی باڵای تەندروستی نیشتیمانی عێراق بڕیاریدا قەدەغەی هاتوچۆ تا سەرەتای مانگی ڕەمەزان درێژ بکرێتەوە. ئاشکراشی دەکات پێش مانگی ڕەمەزان ڕێکاری نوێ بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا لەو مانگە جێبەجێ دەکرێت. تا ئێستا 1418 کەس لە عێراق تووشی کۆرۆنا بووە و 79 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانی لەدەستداوە. ئەمەش کورتەیەک بوو لە هەواڵەکان و دەچینە ناو پرۆگرام و بابەتەکانی ڕۆژباشی کوردستان. لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 157 هاوڵاتی هەرێمی کوردستان کە بەهۆی وەستانی گەشتە ئاسمانیەکان لە عەمانی پایتەختی ئوردون گیریان خواردبوو بۆ هەرێمی کوردستان گەڕێندرانەوە. پرۆسەی گەڕاندنەوەی ئەو هاوڵاتیانە بە هەماهەنگی نێوان فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و وەزارەتی دەرەوەی عێراق بەڕێوە چوو. کە ئەو 157 هاوڵاتیە ئێوارەی ئەمڕۆ بەگەشتێکی ڕاستەوخۆ لە ڕێی گەیشتن بە فڕۆکەخانی نێودوڵەتی هەولێر و لەبەر ڕێکارەکانی بەرەنگار بوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا گەیشتنەوە ئێرەوە بۆ ماوەی 14 ڕۆژیش کەرەنتین دەکرێن. ئەوە لە یاد ناکەین کە 14 ڕۆژ لەمەوە پێشیش بوو کە ئەو قوتابیانێکە لە قوبروس بوون بە هەمان شێوە لە ڕێی وەزارەتی دەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی ئەوەیدا کە بیان گەڕێنێتەوە گەڕاندیانیەوە بۆ هەرێمی کوردستان و 14 ڕۆژیش ئەوان لە کەرەنتینە بوون و ئەمیش بە هەمان شێوە ئەو هاوڵاتیانە دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و 14 ڕۆژ لە کەرەنتینە بن بۆ پاراستنی ڕێکارەکە. سندیکای هونەرمەندانی کوردستان لقی هەولێر بە هاوکاری پارێزگای هەولێر ڤیدۆی گۆرانیەکی بە ناوی تکایە بۆ چەند هونەرمەندێک دروست دەکەن کە ئاواز و دابەشکردنی و میوزیک لەلایەن چەتۆ نەورۆز و تێکستی محەممەد حاجی قادرە. هەریەکە لە هونەرمەندان هەڤاڵ نەورۆز و چەتۆ نەورۆز محەممەد عەزیز عەبدولقەهار زاخۆیی و دانا عەبدولجەبار و سید ئەحمەد ڕەواندزی بەشداریان لە گۆرانیەکەدا کردووە. بە سەرەتا گوێ لە بەشێکی گۆرانیەکە بگرین و دواتر گفتوگۆ لەگەڵ میوانەکەمانەکەین. ئەگەر دوێنێ کوردستانت بەخوێن و فرمێسک پاراست بێ ئەم ڕۆژ ئازادی و ئارامی و ئاوەدانی و بەیەکەوە ژیان و خۆڕاگری پێشمەرگە و فرمێشتی چاوی کەسوکاری شەهیدانت بپارێزە. ئێوە لە ماڕەکانتان بن خودای گەورە و حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە دەپارێزن خوایە وەتەن ئاواکەی. هەڵگەر هەستبوونی ئەم ڕەوشانە ماڵەوەی لەسەر
پەیرۆز دەخەینە چاڵەوە ئەو دەربەزبوونی ئەم ڕەوشانە ماڵەوەی لە سەنگە دەیمەگەر مەڵ و منداڵەوەی بەبێ دەنگی کە دانیشتین لە ماڵەوە شێوەی داعش پەیرۆز دەخەینە چاڵەوە گەر بخوازین نیشتیمانمان پارێزراو بێ دەرد و بەڵاو نەهامەتی تەرومەر بێ ڕزگارمان بێ کۆڕۆنە لە کۆڵ بێتەوە وەکو جارانجیان ئەسایی بێتەوە باوکاری کە بینەی بەرەنگاری بین بە هیوای ژیان بە دوور لە گریە و زاری بین بەنا بەخوا و بە شەو نخونیدا سەڵات ئەو ڕۆژانە دەڕوا و ڕزگار دەبێ وڵات هاوڵاتیانی خۆشەویست سوپاس بۆ سەبر و خۆڕاگریتان بەیەکەوە ئەم دۆخە تێدەپەڕێنین و ئاسۆی چڕووناک چاوەڕوانمانە تەنها لە ماڵەوە بمێننەوە پابند بن بە ڕێنماییە تەندروستیەکان ئاسایش و پولیس و پێشمەرگە و لاوخۆ بوو پاراستێنی هەوڵەتیان کەوتونە خۆ بۆ سەڵەمی و تەندروستی کۆمەڵگایە پێمان دەڵێن لە ماڵەوە بن تکایە دکتۆرەکان خەمخۆر و قەڵغانی بەڵێ لە هەر بارودۆخێکە وڵات ڕوبەڕووی ئەبێتەوە کە نەخوازراوە ئیتر هێرشی دوژمن بێت هێرشی ڤایرۆس بێت یان هەر قەیرانێکە بێت یان هەر کێشەیەک تووشی کۆمەڵگە دەبێت هەمیشە وەکو سەربازێک هونەرمەندانیش بە شێوازی خۆیان ورە بە خەڵک ئەبەخشن چۆن بەو شێوەیە سەربازان سنوورەکان دەپارێزن و وڵات دەپارێزن بە هەمان شێوەش هونەرمەندان ناخی هاوڵاتیان دەپارێزن کە ئێمەش هەوڵی ئەومان داوە بۆ ئەم بەرهەمە جوانی کە بەرهەم هێنراوە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناومانەوە لە ماڵ ئەو میوانە بانگهێشتی ئێرە بکەین کە مامۆستا چەتۆ نۆرۆز مایسترۆی ئۆرکسترای کوردستانە و بەشدار دەبێت لە پرۆگرامی ئەمڕۆی کوردستان 24 لە ڕۆژباشی بۆی کە پرسیاری سەبارەت بە و بەرهەمە لێ بفەرموویتە ئێرە مامۆستا فەرموو ڕۆژ باش ماڵسەش باش بەخێر هەبانی بەد مامۆستا باشیت سوپاس تەندروستی چۆنە بەخێر هاتی سەرەتا با باسی ئەو بکەین بیرۆکەی ئەو گۆرانیەوە لە چیەوە سەری هەڵدا من پێشەچی بەناوی وەکو سکرتێری گشتی هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی شاری هەولێر و سندیکای هونەرمەندان لەقی هەولێر دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێمە و کابینێ نوێم و گشت لایەنە پەیوەندیدارەکان بەڕێز پارێزگاری هەولێر و وەزیری تەندروستی و وەزیری ناوەخۆ دەکەم بەڕاستی کە ئەو ڕۆڵەیان نوانتوانیان ئەو هەڵمەتە بکەن دژی ئەم ڤایرۆسە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم بەناوی گشت و هونەرمەند بەڵێ ماوەستا چەتۆ من ئەبینم جەنابەت بە یونیفۆرمێکی پێشمەرگە و هێزی سوپاییەوە هاتووی بەو مەرجەی کە جەنابەت هونەرمەندی ئەوەم پێ بڵێ مەبەستت چییە لەوە من زۆر سوپاسی جەنابی سەرۆکەکەم لە زۆر شوێن دەزانی کە من ڕابەرم وەکو بەڵێ من تاکو مردنیش ئەو بەڕابەری خۆم دەزانم و کەلیمەی پێشمەرگە لە لای من زۆر گەورەیە ئەگەر پێشمەرگە قبول بکە لەبەر ئەوەی ئەوم لەبەرکردیە وەکو ڕێزلێنانێک لە ناوی پێشمەرگە بەڵێ لەشی ئێوەش ساغ بێت و پێشمەرگەکانیشمان سۆڤان سەرەتا مامۆستا پێی نەوتم کە بیرۆکەی گۆرانیەکە لە چیەوە هات بەڵێ دیارە خۆتان دەزانن لەسەر پەیامی جەنابی سەرۆکی حکوومەت کە گوتی تکایە لە ماڵەوە بن منیش فترەیەک لە ماڵەوە بووم نایەمە دەرەوە بەڵام بۆ ئیشەکەم هاتوە دەرەوە لەو فترەی کەرەنتینە وعدمدا دەبی کۆتایی هێنانی ئەم ڤایرۆسە بەدەستم بێ لە بارەی هونەری ئیشەکە دەبێت ئەوهابی خۆم باسی ئیش خۆم ناکەم بەس ئەو پیرۆزبای و دەستخۆشی بۆ من هاتووە کە بە تاکە ئیش دەزانن بۆ کۆتایی هێنان بەم ڤایرۆسە بیرۆکەکە لەوەی هات هەر هونەرمەندێک کە لە ماڵەوە بێ دەبی ئیشێک بکە منیش بیرم لەوە کردەوە دەبی وەکو جەنابەت باس کرد دەبی هونەرمەند لە هەموو معاناتی من لە دەکەی بژی لە شەڕبی لە ڤایرۆسبی من لە شەڕی داعشی زۆر ئیشی گەورە بکرد ئەو کاتێک کە کەرەنتین شتێک بنووسی موزیک بنووسی من ئەو ماوەی کە لە ماڵەوە مامەوە ئەو شتم دروست کرد بیرۆکەکە لەوە مامۆستا دووری و لەبەرە و خۆپارێزیە لێمان دووریت یان ئەتوانی بیتە پێشەوە بۆ مێزەکە زۆراتیات سپاس دەکەین مامۆستا پێتان وایە کە ئەم
هۆنراوەی کە داڕژراوە ئەم کاری کە بۆ کراوە بۆ ئەم گۆرانیە باس لە تکا ئەکەن کە تکایە لە ماڵ بمێنەوە پێتان وایە تا چەندێک ئەم بەرهەمە کاریگەری ئەبێت لەسەر خەڵک و خەڵک لە ماڵەوە ئەمێنێتەوە بەڵێ تێکستەکە من لێرە دەمێ سپاسی گشت هونەرمەندانی بەشدار بوو کەم بەڕاستی کە زۆر هیلاک بوون لەگەڵ بە موزیکژەن و بە گۆرانی بێژەکان و ستۆدیۆیەکان و تێکستەکە لەوە هات پەیامی حکوومەت ڕایگەیان تکایە لە ماڵەوە بمێنەوە دیارە کاری هوەری زیاتر تەسیری دەبی لەسەر پەیامەکە ئێمە داوا دەکەین بە هوەر و دەستخۆشی لە گشت لایەنە پەیوەنددارەکان تەندروستی بی شارەوانی بی پۆلیس بی ئاسایش بی پۆلیسیات سۆبی بە هوەر زیاتر ئەو پەیامە دەگا ئەو بیرۆکە لەوە هات تێکستەکەش لای کاک محەممەدی حازی قادر نووسراوە بەڕاستی هەر بزەبت لەسەر وەزای ئێستای نووسی کە ئەو ڤایرۆسە وڵات پێدا دەڕوە باش مامۆستا وەکو بینیمان کلیپەکە هەندێک هونەرمەندی تایە کە ماوەیەکی زۆرە دابڕاون یاخود هەمویان یعنی لە یەک شوێنین چۆن بیرۆکەوە بۆ هاتکە هەمویان کۆکێتۆ لە کلیپێکا و چۆن بەشداریان کرد بەڵێ دیارە من هەوڵمدا زۆر هونەرمەندی تر لەگەڵبی زۆر کەسە پرسیارە لە منەکە یەکەم زار بە من گۆرانی بڵم بەڵامات ئەگە دەنجیشم نەشازبی پاڵ پشتێکە لە وەزەکە من زۆر هونەرمەندی خۆزگە ئافرەتێکمان لەگەڵەوە هونەرمەند بەڵام سوپاسی ئەو کەسانش ئەوە دەکەم پرسیاری ئێمە بوو مامۆستا باش بوو ئێستا ئەوە دوت بۆچی خانمێکی تیانی من ئەوە ئەبێ بە گلەیش نەکە پرسیار من زۆر گۆرانی بێژی ترم دانەوە و سوپاسی شیانەکەم ئەو هەندە دەڵێم کە من یان ڕەفز کرد لەو کارە بەشداریان نەکرد بەس زۆر چاویوانە ماسەکەم کە پاڵ پشتیم بوون لەو کارە هونەری بەڵێ مامۆستا چەتۆ ئەوانی کە بەشدارن لە ناو ئەم هارمۆنیە میوزیسیانن بە خودی جەنابیشتانەوە واتە زۆر بەکەمی گۆرانی دەڵێن مەبەست چی بوو کە زۆربەی ئەوانی کە کاریان کردووە لەگەڵتا میوزیسیانن بەڵێ دیارەوەکو جەناوت باس کرد من دەتوانم بڵێم تاکە کەسم لە کوردستان ئەو شاهدەم پێ بخشراوە مایسترۆ واتە ڕابەری موزیک لە وڵاتی جۆرجیا کە ئێستا تقریبا مۆسقاش لێ نادەم هەر ئیشی من قیادەیە وەکو ڕابەراتی موزیسیان ئەگەر بە ئالەتەکەی دەرسی گەورەیە بەڵام کە ئەکەویتە قالبی گۆرانی زیاتر تاسیریەبی لە وەزای کە میلەتەکەمان پێدا دەڕوە بیرۆکەی من لەوە هات بۆ کاریگەربوونێتی کاتە کەسێک کە پێشتر نەهات بۆ گۆ تەنها بەس احتمالە لەمەودا بمە گۆرانی بێژی احتمالە زیاتر شۆرەتم زیاتر بی ینی بیری لێکەیتەوە بیرم لێ کردوەوە کە گۆرانی بڵێ هەستت کرد دەنگت خۆشە و با دەنگم ئەوەی جەمهوری خۆمێ دەنجیشم نەخۆش بێت دەستەکان خۆش بە سەرکەوتو زۆر سپاس دەکەم باشە مامۆستا پێت وایە هونەر لە بارودۆخە دژوارەکانە ئەبێت چ ڕۆڵێک بگێڕێت دەبی هونەرمەند هەڵوێستی لەگە میلەتەکەی بڕاستی ئێستا حالیان ئەو میلەتی پێدا دەڕوە ئەو ڤایرۆسەیە هەر هونەرمەندێک بەنووسین بی لە ماڵ دەبێ ئەو کارانە لە ماڵ بکرێ لەو حالەتەدا تا ئینشاءڵڵا بەو زوانە بەسەر دەڕوات دەبی لەگە معاناتی میلەتەکەی بژی ئێجا بە موزیک بی بە نووسین بی بە هۆنراوە بی بە شێوەکاری بی بە شانۆبی ئێمەش ئەو بیرۆکە لەوە هات کە وەکو سندیکای هونەرمەندانی کوردستان لقی هەولێر بە تایبەت هونەرمەندانی شاری هەولێر هەڵوێستێکمان هەبی بۆ دوارۆ بزانن کە ئێمە شتێکمان کرد وەکو پشتگیری بۆ میلەتەکەمان دژی ئەو ڤایرۆسە کەواتە بێ هونەر لەو کاتانەیە جێدەستی دیار دەبی لەو کاتانە زیاتر لەو کاتش زیاتر دەرەکەوێت بەڵێ دەبی لەو کاتانە زیاتر هەڵوێستی هەبی هونەرمەند لەگە میلەتەکەی بەڵێ دەوترێ ئەوەی سیاست تێکی ئەدا هونەر بنیادی ئەنێتەوە ئێوە چۆن دەتانەوێت بنیادی ئەوە بنێنەوە یان ئەم دۆخێکە ئێستا تۆ ڕامدەشێشی بۆ بەرنمەیەک نەتوانم هەموو شتەکان بڵێم زۆر سوالەکە زۆر زۆر جوانە بەڵام وەختی بەرنمەکە هونەر دەتوانی هەموو شتەکان ڕاز بکاتەوە وەکو دەشڵێن ئەگە بتەوێ ئاستی هەر میلەتێک بزانی گوێ لە موزیک بگیرە زۆر لە زەی خۆ بوو پرسیارەکە کەواتە زۆر شتیش زۆر خەڵک ئەگە هێرش بکاتە سەر وڵاتمان حکوومەتمان کەم و کورتیمان ئێمە دەتوانین بە هونەر ڕاستی بکەینەوە باشە مامۆستا دوای ئەم دۆخە بێگومان تێپەڕێت هیچ پرۆژەیەکتانە بێت سپاس بۆ ئەو ئومێدبەخشیەوە دوای ئەم دۆخە باشە ئێوە هیچ بەرهەمێکتانە بێت بە هەمان شێوەی ئەمە چەند هونەرمەندێک کۆکەنەوە ینی بیرۆکەکەتان جوانتوانن بیکەن من ناتوان بەخۆم باسی خۆ بکەم گەورەترین بەرهەم لە بەردەستە لەسەر جەنابی سەرۆ وەسفی دەکا وەکو فلیمەکە بەر لە ئەو ڤایرۆسە کۆڕۆنا بەنیاز بووم وەکو سپرایزەکە لە وڵاتی زۆرجێ شاهادەی دووە مەردەکەم لەوێ بۆ تۆمارەکەم
گەورەترین پرۆژەیە بەلای من ئینشاڵڵا دێتە دی ئومنیەتم وایە بەڵێ مامۆستا جەنابێت کە ئێستا مایسترۆی تەنها مایسترۆیەکیت کە لە کوردستانە هەیە ئایا هیچ پرۆژەیەکت هەیە کۆمەڵێک هونەرمەند بە بەردەوام دوور بە ئیشەڵا قەت تووشی ئەوە نابین تووشی هیچ ناخۆشیێکی تر نابین بەڵام بۆ حاڵەتەکانی تەنانەت خۆشی بێت یان مەبەستمانیە بەس بۆ ناخۆشیەکان وەکو گروپێکی بەردەوامی سابت هەتان بێت بۆ ئەم جۆرە کاران و ئەم جۆرە بەرهەمان بەڵێ دیارە ئەوە لە هەموو وڵاتێک هەیە ئێمەش هەوڵ دەدەین ئەو شتە هەبی لەو کارە من بەڕاستی ئەمە دەستخۆشی زۆر لە دکتۆر فرسە سۆفی بکەم وەکو لایەنی معنەوی و هەر لایەنێک بی بەڕاستی زۆر پژگیری ئەو کارەی کرد ئەگەر بێت و گروپێک ساز بکەین دائیم لۆ ئەو حالەتانە هەمانە بەڵام زیاتر پژگیری بکرێ باشترەوە بزانام لە دوا ڕۆژ هەر ئەم گروپە بەکارەهێنیتەوە هەر ئەو گروپە و هونەرمەندانی تر وەکو جەناوت باسکرد هەندێک هونەرمەند هەیە لە شاری هەولێر دەژی ئەزمونێکی زۆر دەوڵەمەند هەیە بەڵام کاری وەرەگراوە من هەموو ئەمەلێکمەوەی ئەوانە دووبارە بگەڕینەوە گۆڕەپانی خزمەتکردنی هونەری کورد بەڵێ باشە زۆر سپاس بۆ ئەوەی کە هاتیتە ستۆدیۆی ڕۆژباش بەڕێز چەتۆ نەورۆز ببوورە مامۆستا زۆر سپاس بۆ ئەو بەسەرکردنەوەی جەنابتان زۆر سپاس مایسترۆی زۆر سپاس بفەرمووی زۆر سپاس با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. ببوورە ئەوەنە هەواڵەکە زوومانەیە بیگەێنین بە هەرچەند دڵخۆشکەرەوە بە هەنێک بەڵام هەرچەنە شمولی قوتابیانی ئێوە ناکەبا لەستەوە پێتان بڵم فەرموسۆبان هەرچەندە زۆر جار ئەو نەهامەتیانی کە تووشی هەندێک وڵاتە بێ بۆ هەندێک کەس بەخێرە گەڕێتەوە بۆ نمونە ئێستا وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاری داوە هەموو قوتابیانی کە لە ناوەندەکانی خوێندن لە پۆلی 3 و 6 بەشداری تاقیکردنەوەکانی وەزاری بکەن ئەمە بۆ هەندێک کەس زۆر دڵخۆشکەرە چکە لەوا چوو ئەسڵ داخڵ نەکرایە بەڵام بەم بڕیارە هەمویان داخڵەکرێن بۆ وەزارەتی پەروەردەی عێراق ڕایەگەێنێت کە لەبەر چاوگرتنی ئەو دۆخەی کە ئێستا هەیە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا
کە هاتوتە ئاراوە پێدانی دەرفەتێک بە قوتابیان کە بڕیاردرا هەموو قوتابیانی سەی ناوەندی شەشی ئامادەیی بەشداری تاقیکردنەوەکانی بە کەلۆریای ئەم ساڵ بکەن. وەزارەتی پەروەردەی عێراقش لێ بڕیارەکە تەنیا ئەو قوتابیانە ئەگرێتەوە کە لە خوێندن بەردەوام بوون و ئەوەش لە پێناو خزمەتی گشتیە. یعنی تەنها ئەو قوتابیانی کە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن نەک بە هەرێمی کوردستان، بەڵام وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانیش بەردەوام لە دۆزینەوەی دەرچەیەک یاخود ڕێگە چارەیەکە بۆ پرۆسی خوێندنی ئەم ساڵ. بەڵێ ئێستا ئەوانەی کە لە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن دەرفەتێکی باشە بە تایبەتی ئەو خوێندکارانی کە لە پۆلی شەشن و پۆلی سێن کە ئەم ساڵ بوو بە دەرفەتی ئەوەی کە ئەوە نەما داخڵ ئەکرێم داخڵ ناکرێن بیان و بێنێتەوە داخڵ نەکران بۆیە دەرنەچوون ئەوان ئەتوانن سوود لەم بڕیارە وەربگرن. بێگومان لە ڕێی ڕێنمایە تەندروستیەکانەوە یاخود لە ڕێگەی پێدانی ڕێنمایە تەندروستەکانەوە بەردەوام داوا لە هاوڵاتیان ئەکرێ کە کەمتر دەست لە کەلوپەلی دەوروبەریان بن. ئێستا لە بەشی هونەرە جوانەکانی زانکۆی سنەی ڕۆژهەڵاتی کوردستان ئامێرێکی بچووکیان دروست کردووە بۆ ئەوی هاوڵاتیان لە شوێنە گشتیەکان بەکاری بهێنن و بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا کەمتر دەست لە ئامێرەکانی دەوروبەریان بدەن. لەم سەردەمەی کە کۆرۆنا لە سەردەمی کۆرۆنادا مرۆڤ هۆشیارانەتر دەست بۆ دەرگا و پەنجەرە بە گشتی کەلوپەلەکانی دەوروبەری خۆی ئەبات. چونکە بە گوێرەی توێژینەوە زانستیەکان بێت ڤایرۆسی کۆرۆنا لەسەر هەموو تەنەکان ئەدنیشێتەوە و لە ڕێگەی دەستدانەوە لەو شوێنە یان بە شوێنێکی تر لەواچێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە ئاسانی بگوازرێتەوە. ئێستا لە بەشی هونەرە جوانەکانی سنا هەروەک ئاماژەیەکی بچووکمان پێکرد سەرەتا بۆ ئەوی کە کەمتر دەست لە دەرگا و پەنجەرە و دوگمەی و ئامێرە کارەبیەکان بدرێت کاریان بۆ ئەوە کردووە کە ئەو ئامێرە بچووکە دروست بکەن و ئەو ئامێرەیان دروست کردووە کە ئێستا بۆ ئەوی کە بەرکەوتن لەگەڵ کەسانی توش بووە کەمتر ببێت ئەو ئامێرە بەکارەهێنرێت. بەڵێ سۆڤان هەرچەندە بۆ چوونەکان جیاوازە لە جیهانە لە بەرەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەرچەنە بڵێن پێشتر هەبوو بەڵام کۆڤید-19 کەمتر ناسراوە. ئەمە وای کردووە کە زۆربەی وڵاتان یاخود ناوەندە زانستی و توێژینەوەکان هەوڵ بن لە ڕێگەی توێژینەوەکانیان و ئەو کارانی کە ئەیکەن ئەو ڤایرۆسە دیاری بکەن یاخود ڤاکسینێکی بۆ بدۆزنەوە یاخود بزانن ئایا لە چ شوێنێک بە چ شێوازێک زۆرتر بڵاوە بێتەوە. ئەمە هەموو جیهان سەرقاڵی ئەوەیە بە تایبەت وڵاتە گەورەکان و پێشکەوتوەکان لە بواری پزیشکیدا بۆیە کاری ئەوەکەن هەرچەندە دوای ئەمە تێپەڕاندنی ئەمە بێگومان ئەدۆزرێتەوە ئایا لە چ شوێنێک زیاتر بووە. هەرچەندە بۆ چوونی جیاواز هەیە ئایا ئەمێنێتەوە لەسەر شوێنەکان یاخود نامێنێتەوە ڕۆژە هەر خۆمان ئاماژەمان بەوە کرد کە لەسەر شوێنەکان زانای ئەڵمانی وتی نامێنێت دواتر دەنگۆی زیاتری لێکەوتەوە وایە بەڵێوا بوو. ئەمەش هەمووی بۆ ڕێکارە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بۆی کە دەستمان بەر تەنەکان نەکەوێت شک لە یەقین جیا بکەینەوە مادەم وایە بە زۆر ئاگاداری خۆمان بین و کەمتر دەست بۆ ئەو شتانە بین کە شتانێکن کە لە چوار دەور و بەرمانی یا بۆ شێوەیە ئەو ئامریکا کاریان تیا کردووە لەسنە. دوای ئەوەی کە تورکیا ڕێکارەکان بەڵام سۆڤان ببوورە ئەگەر پێشتر پاکێجەکە ببینین چونکە ئێستا بینەران چاوەڕێ ئەوەن کە ئەو ئامێرە بچووکە ببینین بزانین لە سنە چی دروست کراوە ئەگەر پاکێجەکە ببینین بزانین چۆن بەکارێت. لەم سەردەمەی کۆرۆنادا مرۆڤ هۆشیارانەتر دەست بۆ دەرگا و پەنجەرە و بەگشتی پکەلوپەلەکانی دەوروبەری خۆی دەبات چونکە بە گوێرەی توێژینەوە زانستەکان ڤایرۆسی کۆرۆنا لەسەر هەموو تەنێک دەنیشێت و لە ڕێگەی دەستانەوە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە و لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە ئاسانی دەگوازرێتەوە. ئێستا لە بەشی هونەرە جوانەکانی سنا ئامێرێکی بچووکیان دروست کردووە بۆ ئەوەی کەمتر دەست لە دەرگا و پەنجەرە و دوگمەی ئامێرە کارەبایەکان بدەن.
جا سویچی با توجه به شرایط زمانی و مکانی که قضیه بحران کرونا هست به ذهن هاوکارەکان ئێمە گەی نمونەیە خارجیەکەی لە ئەمریکا خۆ تۆلیدیان کرد و لە مدەتە لە جنس فلز برۆنز تۆلیدیان کرد و استفادەیان لێ کرد چۆن ئێمە لە هونەرستانەکان خۆمانە هونەرستانهای بانیازهای ویژە و کل مدارس بانیازهای ویژە دانش ئامۆزانی جسمی حرەکەتیمان هەست ئیدەکەی لێنەوە خواردیگە ذهن هاوکارەکانمان کە ئێمە چ بکەین دانش ئامۆزانی جسمی حرەکەتی بتانن لە ئەبزارێک استفادەکەن کەمتر ئالوودە بن و بتانن کارگە لە ئەوڵیە خۆیان دەرگا باسکردنی یا کارگە لە ئەوڵیە ئەنجام بن. هاوڵاتیان دەتوانن بەو ئامێرە بچووکە دەرگای ئۆتۆمبیلەکانیان بکەنەوە بۆ دوگمەی ئەسانسۆر و ئامێرە کارەبایەکان بەکاری بێن و زۆر کاری دیکەشی پێ بکەن. بە ئاسانی خاوێن دەکرێتەوە و هەڵگرتنیشی ئاسانە و ئەندازەی سویجی ئۆتۆمۆبیلە، بەڵام ئەو ئامێرە تاکو ئێستا ناویان بۆ دیاری نەکردووە. بە سهولەت دەتوانێت دەرگای ماڵ بکاتەوە دەستگیرەکە لە دەرگای ماڵ دەستگیرەیە دەرگاگە لە ورودی ئاپارتمانەکانە بۆ استفادەکردن سەفەکلێڵ ئاپارتمانە کە شاید یەکێک لە مەواردێکە ئالودگی فرێکی جا دەکات سەفەکلێڵ ئاپارتمانەکانە کە ئەتانن استفادە لێکەن خۆت پەردازەکانە ئەرز بێتە خەمەتانە دەستگاگە لە کارتخانە کل ئەمانەتان استفادە لێکن زمانێکەوە کە کارەکەیان شوڕاویەتانن لە ئەنگوسیانە بێت تا زمانێک کە کارەکە تەواوێت هیچ نیازێک بە تەماسە قسمەتکە لە دەست نییە کە خۆی نەکردە منتەقەیەتی ئالوودە کات و ئاسیب بگەێنێ. قوتابیانی هونەرە جوانەکانی سنە هەر بەو کەلوپەلانەی لە زانکۆ لە بەردەستیانە ئەو ئامێرەیان دروست کردووە. بەنیازن بڕێکی زۆری لێ بەرهەم بهێن و بیدەن بە خەڵک بۆ ئەوەی لە شوێنە گشتەکان کەمتر دەست لە کەلوپەل و ئامێرەکانی دەوروبەریان بدەن و خۆیان لە مەترسی کۆرۆنا بە دوور بگرن. بەردەوام لە هەواڵە جیهانیەکان و ناوخۆیەکانی ژەبیستین کە کۆرۆنا چەندین کاری سەرەکی دام و دەستگا و دامزراوەکانی وەستاندووە. ئێستاش ڤایرۆسی کۆرۆنا گۆڕانکاری لە کاری ئەوانیشدا کردووە کە گۆڕانکاریکی گەوری لە ینی سەرەکی لە دام و دەستگا و دامزراوەکان کردووە. ئێستا کاری زۆرینەیان بۆتە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و خۆپاراستن لەو ڤایرۆسە. بەشێکیان لە ڕێگەی هەڵمەتی مرۆیی و و بەشێکی دیکەشیان بە شێوەی ئۆنلاین و ڕاوێژ هاوکاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیانەکان. یەکێک لەوانە ئەمریکان کۆرنەرە کە سەر بە وەزارەتی دەرەوەی ئەمریکایە و زیاتر کار لەسەر لایەنی کللتوری و هوەری و زانستی ئەکات. بەڵام ئێستا بە چەند جۆرێک ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بۆتەوە. ئێمەش بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە میوانداری بەڕێز هاوبیر حەمەعەلی بەڕێوەبەری ئەمریکان کۆرنەر لە سلێمانیمان کردووە کە ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت. بەیانیت باش کاک هاوبیر سڵاوت لێبێت. بەیانیت باش کاک هاوبیر. بەیانی ئێوە و بەیانی هەموو بینەران باش. دژی سپاس دەکەین. کاک هاوبیر کاری ئەمریکان کۆرنەر زیاتر ئاوێتەکردنی کولتورە و هونەرە بەڵام ئێستا کارەکەی گۆڕیوە یاخود لەم کاتەیە ئەو بڕیاری داواکە بە شێوەی ئۆنلاین لەگەڵ خەڵکە ئیڤنت ببەستێت. دەکرێت باسێکمان بۆ بکەیت چۆن بوو ئەم بیرۆکەیەتان بۆ هات؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. گۆشی ئەمریکی سلێمانی بەو پێیکە کار و چالەکیەکانی ئاڵوگۆڕی کللتوریە کە خۆی لە چەند خاڵەکە ئەبینێتەوەوانە ئاڵوگۆڕی کللتوری بڵاوکردنەوەی زمانی ئینگلیزی خوێندن لە ئەمریکا و تەوعیەکردنی تاکەکانی کۆمەڵگە ئەمانە لە ڕێگای سیمینار وەرکشۆپ کە ئەمانە لە ناو قاعەکانە ئەکرا. بۆیە ئێمە لە ئێستاە کە ئەم قەدەغی هاتوچۆی هەیە کە بۆ خۆپارێزیە لە ڤایرۆسی کۆرۆنا کە ئەم پەتە هەموو جیهانی گرتوتەوە بۆی ئەمە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین هاوکاری خەڵکی خۆمان بکەین هاوکاری ئەو کەسانە بکەین کە پێویستیان بە دکتۆرەکە و ناتوانن سەردانی دکتۆرەکان بکەن بۆ ئێمە بیرمان کردەوە لە ڕێگای پرۆگرامی زوم کە پرۆگرامێکی جیهانیە و ئێمە پێشتریش بەکارمان هێناوە لە ڕێگای پرۆگرامی زوم چەندین سیمینار و وەرکشۆپمان هەبووە بیرمان لەو کردەوە کە بتوانین لە ڕێگەی دکتۆرە بەڕێزەکان و کە ئەوانش خۆبەخشانە بەڕاستێکەکەی لێرەوەجی دەستخۆشیە کە دەستخۆشیان لێ بکەین هاتوونەتە پرۆگرامەکەمانوانێ ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکا قسە ئەکەن و هەر بەڕێزێک تایبەت هەر دکتۆرێکی بەڕێز تایبەت بەم وەزعا بەم بارودۆخی کە ئێستا هەیە بابەتێکی هەڵبژاردووە لەسەر اختصاصی خۆی شارەزایی خۆی کە بیدایەت قسەی لەسەرەکە دواتر
بەشداربووان پرسیاران لێەکەن بەو پێی ئێمە وامان بیر کردەوە کە خەڵک ناتوانێت دکتۆرە بەڕێزەکانی دەستکەوێ ئێمە بتوانین بە ئاسانترین شێوە دکتۆرە بەڕێزەکان بەردەست بن تاوەکو بتوانن پرسیاری خوانی لێ بکەن. بەڵێ کاکاوبیر زیاتر ئەو کار و چالاکیانە یاخود ئەو ئڤنتانەی ئەیکەن لەسەر کۆرۆنا ئەنجامێن پێم وابێ لە ئڤنتێکە کۆنسۆڵی ئەمریکا خۆی بەشدار بووە لەگەڵتانە ئایا ئەو هەڵوێستی چی بوو بەرامبەر ئەو ڕێکارانەی کە ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە گیراوەتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا؟ بەڕێز کۆنسڵی گشتی لە میانی ئەو پرۆگرامانی کە هەمانە لەوانە کە ئێمە دوێنێ پرۆگرامی خولی هوەری مارکتین و بزنسی سمارتمان دەست پێ کرد کە بۆ ماوەی 4 ڕۆژە بەڕێز کۆنسڵی گشتی خۆی پێ باش بوو کە بەشدار بێت لەگەڵمانە ئەو تێدا ئاماژی بۆیە کە پابندن بەڕێنماییەکان بەوەی کە بتوانین خۆمان بپارێزین لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەویش بە دابڕانی یەکتری و لە کۆبنەوە کۆمەڵاتیەکان بەڵام ئاماژی بەوەیە کە بەڕێزیان وەکو کۆنسڵخانی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کار و چالاکیەکان نەوەستاون بەردەوامن لە کار و چالاکی لە ڕێگای ئەم سەکۆ ڤێرچوەڵانەوانێ کە هەموو ئیشەکانیان کردو بە ڤێرچوەڵەوانیش هیوای خواست کە ئەم پەتایە بە ئاسانی تێپەڕێت و بتوانین خۆمان پارێزین. زۆر باشە کەواتە چالاکیەکانی ئێوە بە شێوەی ڕۆژانەیە بە شێوەی هەفتانەیە یاخود چالاکیەکانتان چەند کات ژمێرە؟ بەڵێ ئێمە چالاکیەکانمان بە شێوەی هەفتانەیە بەتابەتی ئەو پرۆگرامی کە ئێستا گۆشی ئەمریکی دەستی پێکردووە ئەویش کە ئەمریکان کۆرنەر دۆکتۆرسە کە لەگەڵ برای بەڕێزمان دکتۆر سیروان خەرداخی پزیشکی پابڵندی پێست کە بەڕێزیان بەیەکەوە گەنگەشەی پرۆگرامەکە ئەکەین وتیدا دکتۆرە بەڕێزەکان و جەختەکەین و لەسەر ئەو بابەتانە هەڵبژێرین کە لە ئێستاە کە خەڵک پێویستی پێێتی و لەلایەن بەڕێزیشانەوە کە شارەزای بوارەکەن دکتۆرە بەڕێزەکان دەستنیشانەکرێن و قسان لەگەڵاکەین کە ڕۆژانە بورن هەفتانە هەفتەی 2 جار ئێمە ئەو پرۆگراممان هەیە ڕۆژانی سێشەمە لەگەڵ ڕۆژانی پێنجشەمە بەپێی توانە لە سەعات 7 ئێوارە دەست پێەکەین هەتاوەکو سەعات 8:30 واتە سەعات و نیوێک باش ئەوە ئەتوانین کاتەکە درێژکەینەوە بە پێی پرسیاری ئەو بەڕێزانەی کە لەگەڵمانە بەشدار ئەبن و لە ڕێگای فۆرمێکی ئۆنلاینەوانەیە بەڕێزەکان ئەوانی بەشدار بووە بەڕێزەکان ناوی خۆیان ئەنووسن ئەو لەگەڵ ئیمێلەکانیان ئەنووسن و ئێمە ئاگاداریانەکەین و لینکی بەشداریکردنی پرۆگرامەکان بۆ ئەنێرین تاوەکو بتوانن بەشدار بن لە پرۆگرامی ئەمریکان کۆرنەر دۆکتۆرسە. باشە کاک هاوبیر کێنەوانەی کە توانن بەشدار بن ئایا بۆ هەموو کەسە یاخود بۆ کەسانێکە کە خۆتان هەڵی ئەبژێرن بۆی بینەریش بەرچاوڕوونیەکی هەبێ ئایا هەموو کەسە توانێت بەشدار بێت لەو قولانی یاخود لەو بابەتانی کە ئێوە تەرحیەکەن و گفتوگۆی لەسەرەکەن؟ بڵێ ئێمە هەموو کەسێک ئەتوانێت بەشدار بێت لە پرۆگرامەکانی گۆشەی ئەمریکی سلێمانی بۆیە لە ڕێگای فەیسبووکی ئەمریکان کۆرنەرەوە ئێمە ڕێکلامەکانمانەکەین بابەتەکانمان بڵاوکەینەوە لەگەڵیشە پیجی کۆنسڵخانی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوکارمانە کە لەوێ پۆستەکانی ئێمە بە هەمان شێوە دووبارە شێر ئەکاتەوە و پێشگەلەوە ئێمە شتێکی ترمان هەیە ئێستا لەگەڵ هاوکارانم لە گۆشەی ئەمریکی سلێمانی یوتیوب چەناڵێکمان دروست کردووە کە ئەو پرۆگرامانی کە دروستی ئەەکەین کە هەر بەڕێزێک نەیتوانی بێت بەشدار بێت لەگەڵمانە ئێمە لە دواییە لە پاش تاوابوونی پرۆگرامەکە لە ڕێگای هاوکارانم لە بەشی میدیای گۆشەی ئەمریکی مۆنتاژی پرۆگرامەکان ئەکرێ و پاشان لە پیجی ئەمریکان کۆرنەر و لە یوتیوبی ئەمریکان کۆرنەر بڵاوکرێت چەناڵی یوتیوبی ئەمریکان کۆرنەر بڵاوکرێتەوەنێ بەو مەبەستەی کە زۆرترین کەس لێ بەشدار بێ و ئەو بەڕێزانی کە نەیانتوانیوە یان ئینتەرنێتی پێویستیان نەبووە لەو کاتەیە و چۆن لە ئەمێرە پێویستەکانیان نەبوو لەو کاتەیە لە بەردەستا تاوەکو بەشدار بن یان کاتیای بەشداربوونیان نەبوو بتوان لە دواییە سوود لە پرۆگرامەکە وەربگرنەوە. بەڵێ کاک هاوبیر ئێمە زیاتر باس لەوە بکەین کە لە ڕووی تەندروستیەکەوە کە ئێوە ئێستا
ئەو پزیشکانەتان دەستە بەرخستووە ئایا ئەگەر کەسێک پێویستی بە نەشتەرگەری هەبێت یان ڕاوێژکردنێکی ڕاستەوخۆ ئێوە لە ڕێی ئەمریکان کۆرنەرەوە هیچ ئاسانکاریەکتان بۆ کردووە؟ بەڵێ ئێمە هەدەفی سەرەکی ئەم پرۆگرامانەی کە هەمانە بە تایبەتی پرۆگرامی ئەمریکان کۆرنەر دکتۆرس بۆ ئەم دۆخی ئێستا هەدەف لێی ئەوەیە کە بتوانین دکتۆرە بەڕێزەکانمان بەردەست بێت تاوەکو پرسیاران لێ بکەین بکو تەشخیص لەواچێت هەندێک دۆکو جەنابتان و هەمومان ئەزانین کە هەنێک تەشخیص هەیە پێویستی بە تەشخیصی سەریری هەیە لەواچێت نەتوانرێت لەوێ قەرار لەسەری شتێ بیرێ بەڵام لانی کەم ئەتوانین ئێمە بەرچاوڕوونی بین بۆ بەڕێزانەی کە بەپی ئەو زانیارانی دکتۆرە بەڕێزەکان بەپی ئەو ڕێنمانی کە دکتۆرە بەڕێزەکان بە بەشداربووەکانی ئێن ڕێگە درێنشان بدرێن کە ئایا پێویست ئەکا سەردانێکی دکتۆر بکەن بۆ فەحسی سەریری هەتاوەکو قەرار لەسەر بیرێت یان نە؟ باشە کاک هاوبیر باسیەوە کرد کە ئێوە زیاتر ئەو بابەتانە هەڵەبژێرن کە پەیوەندی بە خەڵکەوەیە و لە ئێستاشدانی بابەتە گەرمەکانی ڕۆژە و ژیانی هاوڵاتیانە ئایا ئەو بابەتانە لەسەر چ بنەمایەک هەڵەبژێرێ و ئەو پسپۆڕانەیە خودود ئەو دکتۆرانی کە بەشدارن و وەڵامی خەڵکێنەوە بۆ بابەتە تەندروستیەکان کێن و زیاتر لە چ لایەنێکی پزیشکیا پسپۆڕیان هەیە؟ بەڵێ بابەتەکان جیاوازە ئێمە وەکو ئاماژەم پێە یەکەمین پرۆگرامان لەگەڵ بەڕێز دکتۆر سیروان قەرەداخی دەست پێ کرد بەو پێی کە بەڕێزیان پزیشکی پابڵندی پێستن کە ئێمە ئەزین لە ئێستاە زۆر دەستکێش لە دەستەکەین بۆ خۆپارێزی و لەگەڵیا ئەو کحۆل و مادە پاکشگەرەوەکان دەست بەکارهێنین بۆیە لەواچێت دەستمان تووشی هەستیاری ئەبێت لەوانە یەکەم پرۆگرامان لەسەر هەستیاری دەست و ئەکسیمای دەست و پاشان لەگەڵ بەڕێز دکتۆر بەختیار کەمال تاڵبانی کە بەڕێزیان لە گەشەپێدانی مرۆیدا کار دەکەن بانگمان بەڕێزانمان بانگ کرد تاوەکو بتوانێت پیشانمان بات کە چی بکەین یعنی ئەویش پرۆگرامەکەی بەڕێزیان لەسەر ئەو بوو کە کۆرۆنا چی فێرکردین و چۆن خۆمان ئاماداکەین بۆ دوای کۆرۆنا ئێمە ئەزانین کە بۆ پێی کە گوێمان لێبێت و متابعەکەین ئەزانین ئەبیستین کە پێمان وترێت و گوێمان لێبێت کە ژیانی دوای کۆرۆنا جیاوازە لەگەڵ ژیانی ئێستای کۆرۆنا بۆیە ئێمە ئەمانەیە خەڵک بەرچاوڕوونترکەین تاوەکو خۆی حازرکە بۆ دوای کۆرۆنا بزانێت چۆن چۆنی بەرەنگاری ئەو دۆخە ئەبێتەوە کە لە دوای کۆرۆنا ڕوبەڕوێ بێتەوە و پاشان دوای ئەوە بەپی پێویستی دۆخەکە کە لەگەڵ بەڕێز دکتۆر سیروانە مناقەشە ئەکرێت و بێجگەلەوە ئێمە ستافێکی خۆمان هەیە لە ئەمریکان کۆرنەر کە ئەوانیش ئەندامن لەگەڵمان لەوانە کاکەلانەوە کاکە ژیوەر کاکە داریان ئەمانە ستافی گۆشەی ئەمریکین کە مناقەشەی ئەم بابەتاناکەین بابەتە هەستیارەکان و پێویستیەکان هەڵبژێرین و بە تایبەتی بابەتە پزیشکێکە بەڕێز دکتۆر سیروان هەڵبژێرێت. بەڵێ کاک هاوبیر ئەو بابەتانەی کە پسپۆڕەکان باسی لێوە ئەکەن ئایا هاوڵاتیان وەک ئێوە کۆنتاکتان هەبێت لەگەڵانە زیاتر چ پسپۆڕایەتێک داوا ئەکەن کە پرسیارەکانیان ئاراستە بکەن؟ ڕاستێکی زیاتر ئەو پسپۆڕێتە داوا ئەکەن کە زۆرترین ئەمە ئەبینین زۆرترین تەڵەب لەسەر چیەکە لە خۆمانەوە سیرکەین لەواچێ بۆ نمونە پێویستمان بە دکتۆرێکی تەشخیصی بێت بۆ نمونە من هەست بە ئازارێکەکەم لە شوێنێکمە یان هەست بە شتێکەکەم لە خۆمە کە نازانم چۆن چۆنی ئەم شتەم تیاڕوویەوە نازانم چۆن بە ڕوبەڕووی بمەوە بەپی پزیشکەکان طبعاً هەموو پزیشکێکی جەنابتان باشدان معلوماتێکی باشی هەیە لەسەر پزیشکی گشتی بۆیە ئەتوانرێت پرسیاری تریش بکرێ بەڵام پزیشکەکان بەپی شارەزایی خۆیان جا بێنوانێ بۆیە لاوەچێت بکەوێتەوە سەر ئەو وەختی کە پرۆگرامەکە دەست پێ ئەکات و ئەو کەسانی کە بەشدار ئەبن لەگەڵمانە پرسیارەکانیان چییە؟ باشە کاک هاوبیر پێمان خۆشە زیاتر لەگەڵ تا بمێنینەوە زۆرترین گفتوگۆ بکەین بەڵام ئەگەر بە کورتی وەڵامی ئەم پرسیاری من بێتەوە ئەو کەسانی کە پەیوەندی بەوەکەن و بەشدارن زیاتر لە کام تەمەن و کام ڕەگەزان و یاخود ئەوانی کە ناتوانن یعنی ئەو شتانی کە پێویستە بۆ نمونە فەیسبووکی نییە ئامەرێکی بەردەست نییە یاخود ئینتەرنێتی باش نیە ئێوە چۆن نتوان هاوکاری ئەو کەسانە بکەن بەتایبەت ئەگەر باسی ئەواکەن پرۆژەکەتان چەندێک سوودی هەیە بۆ کۆمەلگا چۆن بتوانن زۆرترین سوودیان
پێ بگێنن ئایا ئێوە هیچ هاوکاریەکتان کردووە؟ بڵێ بەداخەوە کێشەی ئینتەرنێت ئازام کێشەیەکە کە ڕوبەڕووی هەموو کەسێک بۆتەوە بیزات تاکەکانی ناو کۆمەلگای خۆمان و کۆمەلگای کوردی و بە تایبەتی شەرقی ئەوسەڵ و بیزات عێراق ئەمە کێشەیەکە کە ئینتەرنێتەکانمان زۆر باش نییە و هەموو کەسێک ئینتەرنێتی پێویستنی بەڵام بە خۆشحاڵیەوە کە زۆربەی زۆری ئەوەنەی ئێمە ئەزانین کە ئەو کەسانە و بەڕێزانەی کە لایکی پیجی ئەمریکان کۆنەریان کردووە کە فیسبوکیان هەیە زۆربەی زۆریان سوودمەند بوون و ئەمانەوە لە ڕێگای ئەم کەناڵە بەڕێزانی وەکو بەڕێستانەوە بتوانین ئەگەر ڕێکارێک هەبێ یان ڕێگەیەک هەبێ و ئەم پرۆگرامی کە ئێستا کراوە بتوانین ئاوهایی بە خەڵکی خۆمان بڵین کە ئێمە پرۆگرامێکی لەم شێوەمان هەیە کە هەموو کەسێک ئەتوانێت سوودی لەوە بگرێت بەنسبەت ئەوەی کە ڕەگەزەکان بەڵێ هەموو ڕەگەزێک هیچ کێشەیەکی نییە لای ئەمە هیچ سنوورێک دیاری نەکراوە بۆ ڕێگەزەکان و لەگەڵ تەمەنەکانیش دیاری نەکراوە هەموو بەڕێزێک ئەتوانێت بەشدار بێت لەگەڵ ئێمەیە چونکە هەدەفی ئێمە و پرۆگرامەکەمان خزمەتکردنی هەموو تاکێکە و ئەو بتوانین بەهانەی هەموو تاکێکە بچین بەپی ئەو توانە و ئیمکانەتی کە لەبەردەستە. زۆر سپاسی بەڕێز هاوبیر حەمەعالیەکەین کە بەڕێوبەری ئەمریکان کۆرنەرە لە سلێمانیەوە لە ستۆدیۆکانمان لەگەڵمان بوویت و وەڵامی پرسیارەکانماندایە و زۆر سپاس. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش. هاوڵاتێکی سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 5,000 مرواری لە گوندەکەی خۆیان بەخێو دەکات. ببورن مرواری ناچونکە ئەوە حەزم لە مرواریە سۆڤان نیش هەر بە میرم لەوە کردووە مرواری بێ ببورن زیاتر لە 5,000 مراوی بەخێوەکات کە مراویەکان هێندە ئەرکیان قورسە ناچار هاوشێوەی ڕانەماڕ شوانیان بۆ ینی شوانێکیان بۆ دابینەکە و لەوەڕێنەوە ڕۆژانە تێکەڵ بە سروشتیانەکات. کاتی هاتنە دەرەوەیانە و واقەواقیان دوورترین کەس گوێبیستی دەبێت. هەموو بەیانیەک محەممەد دەنگی زیاد لە 5,000 مراوی تێکەڵ بە سروش دەکات. مراوەکان سەوزایی دەوروبەری گوندەکە هێندەی دی جوان کردووە. برسیانەوەیانەوێت تێر بەگەدەی خۆیان سەوزی بخۆن. بەخێوکردنەکەشی ئێمە کە بەخێوی یەکەین بڵێ بەڕاستی تۆزی ئەرکی هەیە بتێو نەتەوێتەوە ئەمڕۆ بتوانی 12,000 مرایی بەرهەم بهێنی بیخەیتە هێرتەوە بەڵێ ئەبێ ئەرکێشی لەگەڵا بکێشی. وەک چۆن مەڕووماڵات پێویستی بە شوانە بە هەمان شێوە مراوەکانی محەممەدیش زیاد لە شوانێکیان پێویستە. مانسوور بەردەوام وەک شوانێک لەگەڵیاندایە. مراوەکان تەمەنیان کەمترا لە ساڵێک. هەموو مێکان ڕۆژانە هێلکە دەکەن. هێلکە کەشیان سەر لە نوێ مراوی پێ بەرهەم دەهێنرێت و بەشێکیشیان ئەفرۆشێن. 6,000 بۆ 7,000 هێلکە ئەکا هێلکەکەشی ئەخینە مەخفەزەوە و لە مەخفەز و دووبارە ئەیکەینەوە بە بەشکەوە ئەیخینە بازاڕەوە. هەم کار ئاسانیەکە بۆ هەرێمی کوردستانی ئێمە دەتوانین هێلکەکەی کە بە بەشکە هەڵێنینەوە بە هەر چوار محافەزەی هەرێمی کوردستانە تەوزیعی یەکەی. ماندوون و دوای ئاو خواردنەوە ئیدی کاتی گەڕانەوەیانە بۆ نێو کێڵگە. لە گوندێکی سنووری پیرەمەگرون بەخێو دەکرێن لەلایەک بۆ فرۆشتن و لەلایەکی دی بۆ بەرهەمێنانی هێلکە. دیار جەمال کوردستان 24 پیرەمەگرون.
بەڕاستی نەحەقە نەبوو کەوتە مرواری ئەمەنە جوان و سپی بوون لەنا ئەو دەشتاییە وەکو مرواری بەسەر ئەو زەویە ئاڕۆشتن زۆر جوان و زۆر سەرنجڕاکێش بوو بەلای منەوە من هەرچەند لە ئاژەڵ ترسم بەس سۆوانتوانی بە خەویکەی ینی ئاژەڵداری زۆر خۆشە باڵندە بە ئاژەڵ بە هیچیانتوانی زۆر ئەترسم لە هەموو ئاژەڵەکە ترسم جانە بەس بیامینم ئەمڕۆژ هەڵی ئەومانداکە زۆرترین بڕگە و بابەتەکانتان پێشکەشکەین و زیاترین زانیاریتان پێ ببەخشین دانیشمەندی ئێوە بەرەو سەرەوە ببین و هیوادارین کە پرۆگرامی ئەمڕۆژتان بەدڵ بووبێت هەر شاد بن.